بیدرانی بەڕێز ساوتان لەبێت بە خۆشحاڵ و لەگەڵتانم بۆ بەردەوام بوون لە پرۆگرامەکەمان و پێشکەشکردنی پرۆگرامەکەمان. بەڵێ کاک ئەسعەد دەتوانی وەڵامی پرسیارەکە بدەیت؟ بەڵێ من بەر لەوەی وەڵامی پرسیارەکە بدەمەوە قسەیەکی ئاخری سەفیری بەریتانیا دەکەم کە لە یەکێ لە تەسریحەکانی باسی ئەوە کە دەڵێ عێراق طبعا کوردستانش لە ناوی بێگومان یەکێکە لەو وڵاتە میسالیانەی کە لە جیهانی عەرەبی و ناوچەکەدا نمونەی دیموکراسی و تازەگەری و هەنگاونانە بۆ کرانەوە. ئەمە شەهادەیەکی تەقدیری بەرزە چ بۆ عێراق چ بۆ کوردستان سەرڕای هەموو ئەو کەم و کوڕانەی کە ئێمە لێرە باسمان کرد و خەڵکیش باسیەکە. ئەمە بۆ ئێمە نیشانەیەکی گەشە و دەبێ ئیشی لەسەر بکەین و هەنگاوی بنین. ئەمە تەسریحی من نییە، تەسریحی سەفیری بەریتانیایە. ئەگەر ئەنسات بخوێنیتەوە لەم دوو سێ ڕۆژەیە ئەوەی کەوتۆ بیرم. سەبارەت بۆی حکوومەت ئەگەر ئەم شتانە نەکاتی دەکا ئەرکی حکوومەت لە پۆلیسێکەوە لە فەڕاشێکەوە هەتا سەرۆکی حکوومەت ئەوەیە کە جوانترین نمونەی خزمەت گوزاری بدا بە خەڵک. ئەی ئەگەر حکوومەت ئەمەنەکە دەبێت حکوومەت ماڵاوای لێ بکە. بەڵام دیسانەوە بەشایەتی دۆست و دوژمن و بە ئۆپۆسیۆن و بەوانەی کە نەیار و نانەیارەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی شەشەمە هەنگاوی زۆر داوە. یعنی ئێمە ئەگەر سەیری کابینەی یەکەم و دووهەم و سێهەم و چوارەم و ئەوانە بکەین هەتا دەکاتە پێنجەم یعنی کەم و کوڕی و گرفتە بووە، بەڵام لە کابینەی شەشەمە هەنگاو نراوە. سەر ئەوەی کەوا گرفتیش هەیە هەنگاوی باشەندێ. یەکێ لەوانە مەسەرەن یەک لەوانەی کە 2 ساڵیشە ئەبێت کە کۆمەڵی کۆمپانیا هەیە ئەسڵەن بۆیان نییە تەندەریش وەرگن یا هیچ حزبێکی سیاسی بۆی دیە هیچ یعنی با بڵێن قۆنتراتێک وەرگێ یاخود بڕاتە مەدان بۆ ئەوەی کەوا کێبڕکێ بکە لەباری بزنسمان و مەسائلی تیجاریەوە. ئەمە بۆ خۆی هەنگاوێکی گەورەیە و بوونی یا بردننی بودجە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ناو پەرلەمان و قسەکردن سەرڕایەوەی کە کاکسۆران باسی کرد یەک دنیا گرفتی تایە. ئەمە هەنگاوی گەورەیە کاکومێت. ئێمە کۆمەڵێ علاقاتی گەورەمان هەیە لەسەر ئاستی کە عنی پەیوەندەکان بەستراون بە چەندین وڵاتی جیاجاوە نووسینگەی جیاجامان هەیە. قونسولیات هەیە لە هەرێمی کوردستانە خۆی دەدا لە 15-20 قونسولیات 20 مەکتەبی جیاجای وڵاتانی دەوروپشت هەیە بە دنیاوە. ینی ئەمڕۆ ینی ئێمە لە هەرێمی کوردستاندا دنیا بەو شێوەیە نابینین یەکجار تاریک بێ. ئەمە هەموویشی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە پەرلەمان و بە سەرۆکایەتی هەرێمەوە کاری لەسەر دەکرێتەوە ئەو دنیاوە تاریک نیشانەیەت. ئێمە باسمان کرد لە قسەکانمان کە خەڵکێک هەیە لە هەرێمی کوردستاندا چاوی هیچ شتێن نابینێ. مەسەرەن بۆ نمونە بۆچی باس لەوە ناکەن کە من خۆم هەرچەنە جنابش دەزانی من تەحەفوزم هەیە لەسەرەوەی کە ئەمڕۆ پەرلەمانی کوردستان ئیش لەسەر ئەوە کە قانونی ئیعدامات مەسەرەن نەمێنێت ئیعدام نەمێنێت ئەو قانونە بچەسپێنێ. بۆ مەسەرەن ئەمە نابینن کە ئەمە هەنگاوێکی مەزنی ینی با بڵێن دام و دەستگاکانی ئێمەیە کە لە خۆی لەناو پەرلەمانی کوردستانە دەبینێتەوە بۆ ئەمە نەکەین بە دەستکەوتێک. بەڵێ کاک سۆران ئێوە خەڵکی ڕەخنەگەر زۆرجار ئۆتۆمەتا دێتە پاڵتان کە چاوتان باشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نابینێ. ئێمە ئەگەر ڕەخنەگەر بین کەمین ئەوانەی کە وەسپی دەسەڵات و باشیەکانی بینن لە ئێمە زۆرترن لەبەرەوە من پێم وایە میلەتی ئێمە ڕەخنەگری پێویستە نەک ئەوانەی کە وەسفەکەن. ئەگەر تەماشا بکەین ئێمە کەمینەین لەبەرەوە حەقمان پێ بدەن ڕەخنە بگرین و ڕەخنەکەش ئەوەندە بێهیوانین لەم هەرێمە پێمان وابێ نە پیا و باشی تیاماوە نە لە حکوومەتا کەسی تەکنۆکرات و باش هەیە و نە لەم دنیای ئیتری ئێمە پێمان وایە کۆتاییات و بە پێچەوانەوە نەجاخۆ کە تۆ پێ دوایە حەق بڵێن ئەبێ هەموو شتەکان وەک خۆی ببینین. من لەم مانگەی پێشووتر حکوم درام بە 6 مانگ زیندانی یاخود بە 1,200,000 غەرامە لەسەر ئاشکراکردنی گەندەڵی کەم گەندەڵیە ئەبێت دەستخۆشیم لەسەری لێ بکرێ. بەڵام حکوم درام حکومەکەم بە نەعادل زانی داواکاری گشتی ڕانیە بۆ خۆی لە جەلەسەکان بەشدارە وتی من ئەم حکومە استئنافەکەمەوە لە استئنافی سلێمانی. فعلا ئەگەر من پێم وابێ نەعادالەتیم بەرامبەر کراوە پارێزەرەکەم لەم ڕۆژانە ئاگاداری کردم کەوا حکومەکە هەڵوەشاوەتەوە خۆشبەختانە ماف بۆ من گەڕاوەتەوە و دەستخۆشی لە داواکاری گشتیەکەم. کەواتە ئێمە کێشەکەمان چییە؟ کێشەکەمان ئەوەیە با داواکاری گشتی ڕۆڵی خۆی ببینێ بەڵام خەڵکێک هەیە کاک سۆران قسە لەسەر چیە؟ قسە لەسەر هەنگاوی پلە بە پلەی و قۆناغبەندیە لە چەکسازیکردنی حکوومەتی هەرێمی کوردستانە. کاک
ئەسعەد باس لەوەکات لە کابینەی شەشەمی هەرێمی کوردستانە کۆمەڵێک چەکساسی گرنگ کراوە لەم کابینەیە بە ئاراستەی دروخستنەوەی دەستی سیاسەتمەداران لە بازار و لە بازرگانی بە ئاراستەی سەربەخۆکردنی دادگا بە کۆمەڵێک پاراستنی ئەو ئازادێ مەدەنیانی کە لە هەرێمی کوردستان هەیە بۆ میدیای ئەهلی ڕۆژنامەنووسی ئەهلی کەسێک ڕخنەگەر دەستخۆشی لەمە ناکات ناڵێ ئەمە زۆر باشە دەستان خۆش بێ بەردەوام چاوێکی تند و چاوێکی ڕخنەگرانە لەسەر کارەکانی حکوومەت هەیە زۆر باشە باوازەحیکەین ئەو هەنگاوە ئیجابیە زۆر باشانەی کە ئەم کابینەی کاک دکتۆر ناوێتی من دەستخۆشی لە هەموو هەوڵە ئیجابیەکان یەکەم یەکێک لەوانە ڕادەستکردنەوەی مڵکی گشتی بە حکوومەتە 6 مانگ وادەی بۆ دانا 6 مانگەکە تەواو بوو هێشتا مەکتەب سیاسی حیزبەکەی خۆی لەو بارەگایە لەسەر درا بەڵام چۆڵ نەکراوە چۆڵەکرێت ئەخ خۆتۆ ئێمە وشتمان لە میانەی دیدارە کەشمانە هەموو شتێک بە کونفەیەکونی هیوادارم دوای ئەم دیدارە مەکتەب سیاسی چۆڵیکا و بچێتەوە چۆڵێکا دڵنیاتەکەمەوە هەتا ئێستا شوێنە حساسەکانی ئەم وڵاتە سەیرانگا جوانەکانی وەکو سەری ڕەش بەدەست سەرۆکی هەرێمەوە کەواتە ئەوەی کە نایەتە پای گۆڕانکاریەکان هەرەمی دەسەڵاتە لوتکەی دەسەڵاتە یعنی سەرۆکی هەرێم بڕیارێکی دەرکرد لە زمانی چاکسازیەکەی خۆیاوتی سیاری جامڕەش قەدەغەیە خۆی بۆ خۆی تا ئێستا بە سیاری جامڕەشە گەڕێ کەواتە بربەستەکانی بەردەم چاکسازی جاری وا هەیە خودی حیزبەکە بۆ سەرۆکی حکوومەت و وەزیرەکانی خۆی دروستەکە خۆ ئێمە نین بربەستین لە بەردەم چاکسازی کێ دەستی ئەم حکوومەتی گرتووەیە ئەم دەسەڵاتی گرتووە چاکسازینەکە خۆیانن لەبەرەوە من پێم وایە ئیرادەیەکی ویست هەیە بۆ چاکسازی و بۆ خۆشیان لە سەرۆکی هەرێمەوە هەتا خوارەوە باش ئەزانن گەندەڵیەکان لەکوێن خەلەلەکان لەکوێن بەڵام پێویستە لە خۆیانەوە دەست پێ بکەن بۆیە چاکسازی تا ئێستا زۆر ئەستەمە دەست پێکردنی زۆر قورسە ڕەنگە لە هەندێشتی جوغزیەوە هەندێ ئێستا خوێندن دەست پێکاتەوە بەپێی تازەترین ئامار نزیکەی 22 خوێندنگە لە دەستی شخص و حیزب و حکوومەتایە بەڵام پەروەردەش پۆلی وایە 40-50 کەسی تایە ئەمە بەڕاستی گرفتێکە خۆ من تایە نیم ئاخر دەی ئەبێ چاک بکرێە من پێم وایە ئێستا کاتی چاکردنەکە درەنگە ئەبینین باهۆزێکی زۆر گەورە لە قبول نەکردنی ستەم و نەعەدالەتی هەیە بۆ ئێمە بکەوینە ناو ئەو باهۆزە و من پێم وایە میلەتی ئێمە میلەتێکە زۆر احترامی ئەزمموی شۆڕژگێڕی حکومداری کوردیەگرێ ئەگینا پێڵێ کاکە ئیتر ئێمە ئەم سیستەمەمان قبول نییە باشە کاک سۆران زۆر سوپاس کاک ئەسعەد ئێمە یەکێک لە کێشە گرفتە قوڵەکانی سیستەمی حکومڕانی کوردی ئەوەیە کە هەمیشە بڕیار هەبووە بە بێ جێبەجێکردن کورد معاناتێکی قوڵ و دوور و درێژی لەگەڵ بڕیاری بێ جێبەجێکردنە هەبووە کۆمەڵێک بڕیاری یەک لە دوایەک لە خۆ لە پێشەکانی پەرلەمانەوە تا ئێستا لە بەرژەوەندی خەڵکو و بۆ چاکسازی و بۆ کۆمەڵێکشی دەرچووە بەڵام ئەوەی کا هەیە لەسەر ئەرسی واقع گۆرانکاریی ڕاستەقینە نییە ئەو یاسایی دەرەچێت بەسەر خەڵکی هەژارە جێبەجێکرێ نەک دەسەڵاتدار و خاوەن سەرمایە و بەرپرسەکان ئەمە بەڕاستی ئەو مەفەنەیە بە خەڵکی ئێمە بە تەواوی بێ ئومێد بێت لە چاکسازی ئەمە نیشانەی ئەوە نییە کە لە کوردستانە ئیرادێکی ڕاستەقینە بۆ چاکسازی نێ تەنها ئیدعا هەیە بۆ چاکسازی کاکە ئێمە کێشەیەکی گەورەی کە لە کوردستانە ڕوبەڕوومانە بێتەوە کە ئەوەی کە جەنابەت باسێکێڵی بڕیار دەرئەکرێ و جێبەجێ ناکرێ ئەوەیە لە سیستمی جێبەجێکردنەکەی قورسە مەسەلەن جاری وهەیە تۆ بڕیارێ دەرەکەی لەسەر من بیستومە لە سەرۆکی حکوومەتەوە دەڵێ هەندێک جار بڕیارمان دەرکردووە کە دەزانین لە بەرژەوەندی خەڵک دەدرێت دەبێتە مایی سەرێشە بۆ ئێمەمانانیش مثلا من کاتێکە لەم دەستگایی جەنابتان مدیرەکەتان بڕیارێ دەردەکات بێگومان کۆمەڵێک مۆزەف لەو بڕیارە یعنی زەرەنمەند دەبێت ئایا یعنی جێبەجێکردنەکەی قورس ئەبێت یا قورس نابێت اینجا تۆ دەبێت مەسەرەن بۆ نمونە بچی بەهانایەوە کەم و کوڕەکانی بۆ چارەسەرکەی لە جێبەجێکردنەکەی یا تووشی گرفت و کێشە دەبیت اینجا بۆیە هەندێک جار سێرەکەی هەر بڕیارێ دەدرێت لە بەرژەوەندی تاک و گروپ و شوێنی جاجا دەدرێت ینی با بڵێن جێبەجێکردنەکەی هەندێک جار مەحاڵە ناڵێن نابێت کێشەکە ئالەوایە بەڵام هیوادارین ئەو بڕیارانەی کە هەر هەن دەبێت جێبەجێ بکرێت ئەوانەی کە لە بەرژەوەندی باڵای میلەتی ئێمەدایە دەبێت جێبەجێ بکرێت ئێستا مەسەلەن بۆ نمونە ئەم چوار بەڕێرەی سەرۆکی هەرێم یعنی دەبێت نەسەن و ڕوحەن جێبەجێ بکرێت ئەگەر نەکرێت ئەمە گرفتێکی گەورە بۆ ئێمە دروست دەکا و متمانە نایڵێتەوە لەلایەن خەڵکەوە کێشەمان لەوەیە ئێمە هەندێک جار بەداخەوە وهامان تێکەڵ کردووە لە نێو دام و دەستگاکانی خۆمانە نازانین ئایا حکوومەت حیزبە یا حیزب حکوومەتە دەبێت ئەمە جا باشە تاکەی کاک دوای 20 ساڵ هێشتا تەمە نابکەین بۆ جیاکردنەوەی ئەزمموی حکومڕانی لە کاتێکە ئێمە ئەزممونمان کەمە کاکە ئومێت 20 ساڵ هیچ نییە ها یەک لەحزەیەکە یەک ناسەیەەکە
20 ساڵ هیچ نییە کاک سۆران بەڵێ 20 ساڵ زۆرە زۆر نییە من پێتەڵێم ئێمە ئەمریکا مەسەن بۆ نمونە ئێمە باسی نمونێنینەوە لەسەر فەڕەنسا و لەسەر ئەمریکا 2-3 سەدەیە فەڕەنسا و ئەمریکا هەن هێشتا کەم و کوڕیان هەیە لە بەریتانیا هەروە لە یۆنان لەوەتی خواردنیای دروستکرد و یۆنان هەیە و سیستماتیک و حکومڕانە ئێرانەوە بە تەنیشتمان و 1000 ساڵ حکومڕانەیەکە کاکە یعنی کەمە 20 ساڵ چییە 20 ساڵ ئێستا گەنجێک دروست بووە لە دوای بەڵێ فەڕین ئێستا هەموو مافێکی مەدەنی و سیاسی و عقلی هەیە ڕاست جیلێک ساڵ کەمە 20 ساڵ جیلێکی بەڕێ کردووە هیچ نییە جیلێ تریش بەڕێکەین بەڵێ نەخێر بەڵێ من پێم وایە ئەگەر بەم هیوا درێژیە بێ بە ئەم بربەستانە هێورکەین و مەساڵحی خەڵک لە جێبەجێکردنی بڕیارەکانە لێ ئەدرێ و مراعاتی بکەین و هەموو یاساکان کەڵەکەکەین چونکە ئەگەر یاسا جێبەجێ نەبووە بێ بە ئامۆژگاری سۆران تۆ وەڵامی پرسیارم بەدەو کاکەس پێمانەڵێ 20 ساڵ بۆ تەمەنی دموکراسی و بەدیهێنانی عەدالەتی کۆمەڵاتی هەناسەیەەکە دیموکراسیت لە ئێمە دەستی پێ نەکردووە تا 20 ساڵ کەم بێ ئێمە لە سەردەمی خەبات ئێمە باس لە ئەزموونی خۆمانەکەین ئێمە باس لە ئەزمونیەکەکەین ئێمە خەباتمان کردو بۆ نەمانی دیکتاتۆریەت بۆ نەمانی نەعەدالەتی بۆ نەمانی چەوساندنەوە بۆ نەمانی زوڵم و ستەم بۆ خۆشگوزەرانی و بۆ ئازادی بەڵام دوای 20 ساڵ گەشتوین بەمە ستەم هەیە ڕفاندن هەیە تیرۆر هەیە نەعەدالەتی زۆربەی کۆمەلگای گرتوتەوە احتیکاری اقتصاد هەیە احتیکاری سیاست هەیە خەڵک هەیە 40 ساڵە سەرۆکە 40 ساڵە مەکتەب سیاسیە 40 ساڵە بەرپرسە هەرێوێ ئەو حکومیە وڵاتە بکە 20 ساڵە گەنجێک دروست بۆ ئێستا دکتۆرای هەیە ئێستا لە دکتۆرا ئەخوێنێ بۆ کەس لە ڕێگەی لە کەس نەگرتووە چۆن کەس ڕێگەی ڕێگەلێکی نەگیراوە کاکە هەرچی احصای بکە لە ناو ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان احصای بکە لە ناو پەرلەمانی کوردستانە بزانە چەندی گەنجی تایە یعنی ئەوەندە بێویژدان نەبین گەنج خەڵکی تای لە تەنمەی جەنابتە لە تەمەنی من و بۆ خواریشەوە کاکە ئەمە ناکاتە ئەوەی کە ئیتر ئەمە دەرگایان کردوتەوە خۆشگوزەران و ئارامە ئەی چەند گەنجمان هەیە کە لە شاری سلێمانیا 27,000 گەنج وەکو بێکار خۆی نووسیوە 12,000 مناڵ من ئەو ڕقەمە بەخێڵی زانم بڕۆ بۆ بەڕێوەبەرەتی تێتگەێنم ئێمە قیتاعی تایبەتیمانەیە کەرتی تایبەتی بەشی زۆری ئەو گەنجانە 27ەوە نییە من تەسەورەکەم نییە ئەو پڕی 10,000 بێت بێکاری بەشی زۆری لە کەرتی تایبەتی 10,000 بێت لەناو میلەتێکی 10,000 بێکار ئەمە کارەسات نیە ئەم سیستەمە نەکارەسات نییە قابلی کارەسات نیە 12,000 مناڵ لەسەر جادە ئیشەکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ 2-3 بڕیاری هەیە بۆ ئەوانەی کەوا مەسەرەن خەریجی جامیعان بودجەی بۆ دیاری کردوون بۆ ئەوانەی کەوا مەسەرەن بۆ یەکەم جار ئیش بکەن مەسەرەن بودجەی بۆ دیاری کردوون بەڕاتە پێشەوە کاکە دوای 20 ساڵ بۆ یەکەم جار ئەم سیستەمەی کە ئێستا شتێکی باشە بۆ زۆر باشە بەڵام دوای 20 ساڵە قیچیەکە زۆر ئێمە دوور نییە لە دوای 20 ساڵی تر وتارێک لە سایتی سایتی ستاندارە نووسیوتا لە یادی کۆڕەوە ئەڵەی سبینێ ئەگەر جاری پێش و کورد لەژێ دەسڵاتی بەعس ڕایکرد بێ ئەم جارە کۆڕەوی ئەم جاری کورد ڕاکردنە لە دەسڵاتی بەعسی کوردی و شوبهاندنێکی بەردەوامەتەیە لە بینی دەسڵاتی کوردی و دەسڵاتی بەعس ئەمە ئەم بۆ چۆنە لە چێوە هاتووە بەڵێ ئەو وتارە لە سەرای ئازادی لە یادی کۆڕەوە لە 2 چوارە خوێندمەوە بە نەسەن وتومە ئەگەر ئێمە 2 چواری ساڵی 91 لە دیکتاتۆریەت و زوڵمی بەعس کە قوبوڵمان نییە ئەم وڵاتەمان جێهێشت بێ ئەم جارە لە زوڵم و دیکتاتۆریەتی دەسەڵاتی کوردی ئەم وڵاتە جێ نایەڵین ئەبێت دیکتاتۆریە دەم وڵاتە جێ بێڵێەوە من پێم وایە دیکتاتۆریەت ناوێنەی هیتلەریزم ناوێنەی لینینیزم ناوی هەرچی لێنەی ئێستا قەزافیات هاتووە ئێستا ناوی تازەی دیکتاتۆریات هاتووەی هەر ناوێکی هەبێ یەک محتەوای هەیە زوڵم هەر زوڵمە بەعز بیکە یا کورد بیکە جا دەسەڵاتدارانی کورد نیگەران نەبن کە ئەگەر بڵێن ئەمە لە بەعسەویژدانیە زانم لەبەرەوەی ئێمە من خۆم یەکێکم لەوانەیە کە سوکاری ئەنفالم 23 ئەنفالم هەیە بێجگە لە ژمارەیەک شەهید لە ناو بنەماڵەکەی خۆمە بەرامبەر بە دەسەڵاتی کوردی تۆ بڵێ ئەمە بەعسە بەڕاستی ئەمە ماڵوێرانیە ئەمە من بۆ حزبی بەعس ئەم وڵاتەی کردبوو بە سجنێکی گەورە تۆ ئێستا من و تۆ کاکە خۆم لێرە قسەی خۆم خاوەنی خۆمم ئەڵێم کردەوەی دیکتاتۆریانە هەر کەس بیکە بە بەعس بشوهێنرێ بە قەزافی بشوهێنرێ بە هیتلەر بشوهێنرێ
هەر ناوێکی هەبێ یەک ناوەڕۆکی ئەوە قسەی ڕاستە جوانە من ئەوە بەڵام بنەتیجە ئەوەی کاگومێت بەسێ کردەوەکەی وانە کاچی وایە وانە ئەوەی لە هەفتەی شوبات ڕووی داوە هەر ئەوەیە کە بەعزم شارات شتێکی خراپە کاکەوانیە بەعس لەم شارەیە تەلەبەی 12 ساڵی ئەعدام کردووە لە ئێوەش 12 ساڵی لەبەر لقی 4 شەهید وانە کاچی گەرمیان چەند ساڵە 11 شتێکی خراپە لقی پارتی شتێکی خراپە ئەو من بەدڵ کەواتە ئەوە بەعز بیکا و کورد بیکا و هیتلەر بیکا یەک جەریمەیە ئەزانی چۆنە تۆ شتەکان تێکەڵ مەکە نه عاتفەی خەڵک مەگرە کاگەس من کردەوەی بەعسیانە هەر کەس بیکات کورد بێ یا عەرەب یا کورد یا فارس جێی قبوڵ نییە قسێکی جوان بەس تۆ بڵێ کورد وەکو بەعس مامەڵە ئەکا ئەمە بێوجدان کردەوەی زۆر بەعسیانە هەیە لە وڵاتاوە عەقلی بەعسیزم هەیە کە هەر کەس پێی وایە جلێکی لەبەر کرد پێی وترا پۆلیس یا ئاسایش بۆی هەیە شەق لە خەڵک هەڵشێکمانێ مەسەن بۆن منە ئێمە هەندێک جار ڕخنەمان لەسەرەوەیە پۆلیس وەکو پێویست مەهامی خۆی جێبەجێ ناکە منی ڕۆژنامەنووس نووسەر مامۆستا دکتۆر مەهامی خۆمان جێبەجێ ناکەین ئەگەر دا مەسەرن بۆچی کۆمەڵێک خەڵک هەبوون مەسەرن بۆن منە هانی دکتۆریانەدا خستەخانە ڕاگرێ هانی خەڵکیانەدا مەکتەب ڕاگرێ ژیان ڕاگرێ کاکە ئەوە یعنی ئەوە تۆ بەچی حسابی ئەوە بە شتێک کە زانین ئەبێ ژیانی ئاسایی لە وڵاتە بۆ لەحزەیەک ڕابوەستێ بۆی ژیانی بەردەواممان چاک ببێ آخر ئەوە بەوە چارەسەر ناکرێ ئەمە ڕێگایەکی مەدەنیانەی فشارە کە دکتۆری اعتیسامەکە لە دنیای نەبوو دکتۆری اعتیسامکە کە بڵێ من خستەخانەی خۆم ڕاگرم عملیاتی خۆم ڕاگرم هیچ عملیاتی ڕانەگیراوە هیچ لەسەرەوەکرە کاک سۆران لەسەرەوەکرە هەموو کەناڵێکی مەدەنی بۆ فشار بەڵێڕاستی لە بەکارهێنانی وەکۆی کە ئێستا لە ئەڵمانیا قیتارەکان کە ژیانی ئەساسی ئەوێ سایقەکانی ڕایگرت ئەڵمان ناچار بوو بڵێ ژیان با دەست پێ بکاتەوە ئەمە شێوازێکی مەدەنیە نەک ئێماڵین ئیتر با خەڵک بمرێ ئێماڵین ئەگەر ئێستا دە شەهیدمان داوە لە خۆپیشاندانەکان بۆی 4 ملیۆن ئینسان بێتە پای حڕیەت و ئازادی و ژیانی مرۆڤ کەواتە قوربانیدان بۆ دەستکەوتی گەورە ئەمە حاڵەتێکە. کاک سۆران پێت وانە هەر لە بنەڕەتە براوردکردنی کردار و مامەڵەکردنی حکوومەتی هەرێم بە بەعس مامەڵەکردنیشی ڕاست نییە لەبەرەوەی کە کۆمەڵێک ئازادی بنچینەی لە کوردستانی ئێمە هەیە پارێزراو بوو بۆ نمونە زوربەی با بڵێن دەسڵاتدار یا ڕۆژنامەکان ناو دەسڵات بە تۆ دەڵێن بۆ نمونە ڕەنگە سێشێک پێت بڵێ بینەرێک پێت بڵێ تۆ کی لە زمانی بەعس ئەتوانی لەسەر مینبەرێکی ئازادەوە قسەی خۆت بکەیت و ڕخنەی خۆت بگری. بەڵێ ئەگەر نەمتوانیوە چەکم هەڵگرتەوە چوومەتەوە شاخە و بە چەک شۆڕشم کردووە کەواتە ئەگەر کەناڵەکان ڕاگیران ئەگەر دەسەڵاتدارێتی کوردی نێڵێ خەڵک ڕخنەی لێ بگرێ و ئازادیەکان وا بەرتەسک کاتەوە خەڵک وەک لیبیا و وەکو شوێنانی تر پەنابەرێ بۆ چەک ئەمە قسەیەترە کە من پێم وایە دەسەڵاتە قەت ئومێد ناکەم بگاتە ئەوە و فعلا نەشگەشتووە و هەنگاوی باش هەیە هەنگاوی ئیجابی هەیە گوێگرتن هەیە دانان ئاعترافکردن بە بوونی خەلەلی زۆر گەورە لەم سیستەما هەیە ئەمە حاڵەتێکە کە وای کردووە ئێستا شەقام چاوەڕێی ئەوە بکاکە دەسەڵات گۆڕانکاری بکە ئەگەر نا ئەو کەناڵانە کە ڕاگیرە کەناڵی تر هەیە خۆلیبیەکان بۆچی پەلاماری چەکیاندا لەبەرەوەی تر هیچ حەلێکیان لەگەڵ قەزافیانەما کە من ئومێدەکەم میلەتی ئێمە قەت ناگاتە ئەمە لە کاتێکە زیندانی ئینفرادی هەر هەیە زیندانی نهێنی هەر هەیە بڕۆ راپۆرتی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمان بخوێنەرەوە ئەشکەنجە هەیە بە نایاسایی هەڵکوتانە سەر ماڵان هەیە ئەمانە ئەگەر ئێمە خەمی ئەم دەسەڵاتەمانە ئەبێ بڵین کاکە لە نێو راپۆرتەکان بیهێنە دەرەوە ئەگەر ناسبینێ بۆ دەوڵەت بوون یەکێک لەو بربەستە گەورانەی ڕێمان لێ ئەگرێ ئەوەیە کە ئێمە هێشتا سلوکی حکومداریمان نەگەشتۆتە ئاسی ئەوەی اعترافمان پێ بکەن ئەتوانین دەوڵەت بین ئێمە ئەڵێن تورکیا قسەکەی منە کاڵێم ئەزمونمان کەمە کەم و کوڕیمان هەیە پێویستەکە هەمووی تۆکمە بکەین بەهێزی بکەین پیا بچینەوە من پێم وایە ئەم 20 ساڵە دەوڵەمەە بەڵام هێشتا کەم و کوڕیتە زۆر سپاس کاک سۆران کاک ئەسعەدیانی ئێمە قسەکە لەسەر ئەمەیە یعنی ئەگەر بڕیار بێ ئازادی هەبێ ئەگەر بڕیار بێ ئازادی قسەکردن و میدیا و چالاکی مەدەنی لە هەرێمی کوردستانە هەبێ و پارێزراو بە پێی یاسا
بۆ ئەوێ دەسەڵاتداری هەرێمی کوردستان نیگەران بێ لەوەی کە ڕۆشنبیر هەرچیەک ئەڵێ بیرێ کاتێک ڕۆشنبیرێک بەراوردی ئەم ڕژێمە دەکا بە ڕژێمێکی دیکتاتۆر ئەگەر لەسەر ئەرزی واقع خەڵک ئەمە نەبینێ بێگومان باوەڕ بەم ڕۆشنبیرە ناکە و کاریگەری نابێ ئەم قسەیە لە کاتێکە دەسەڵات بتوانێت لەسەر ئەرزی واقع نمونەی جوان لە پاراستنی ئازادی و مەدەنیەکان پێشکەش بکە بۆ ئەبێ نیگەران ببێ بۆ ئەوێ کاردانەوەی تون نیشان بە من پێم وایە دەسەڵات بەلایەوە ئاسایی بووە کاکسۆران نەک هەر ئەوەی وتووە لە شوێنێکی ترە دەڵێ ئێمە ئەتوانین ئاراستەی خۆپیشاندانەکان بگۆڕین ینی شتێکیش نەبووە دنیا کەتش نەبوو بەسەریەکە یعنی چی زۆر ئاساییە یعنی چی ئەوە زۆر ئاسایە مەسەرەن بۆن منە تۆ لە ناو خۆپیشاندەرانەوە وتوتە مەسەرەن بۆن منە ئێمە ئەم ئاراستەی خۆپیشاندانی خۆمان لە ئێستادا دەتوانین بە ئاراستەیەکی تر بیگۆڕین تەفسیرەکەی ئەوە لای جەنابتە یعنی چی ئەوە خۆتە زانی من نازانم بەڵام من پێم وایە دەسەڵات نیگەران نییە دەسەڵات ئێستا ئێمە من ئەو راپۆرتە پیشانی جەناب دەدەم لە نێو حکوومەتی عێراقدا وەکو ئەفزەلیەت باس لەوە کراوەکەوە لە کوردستاندا زەمینەیەکی یەکجار باش هەیە و بەتایبەتیش لە شاری سلێمانی و سلێمانی حالیان مەقڕ لمعظم وسایل الإعلام المستقلة ئەمە نیشانەیەکی گەشە و پێم وایە حکوومەت نیگەران نییە لەوەی کە ڕۆشنبیران ڕخنە دەگرن ڕخنەی بەننا و قسەی جوانی خۆیانەکەن و پێم وایە حکوومەت دەبێ بەسنگێکی فراوانە وەریگرێ یعنی ئەمە ممکن نییە هیچ حکوومەتێک لە دنیادا مەگەر ئەوەی کە کاکسۆران لە حکوومەتێکی قەزافیات بێ یا دیکتاتۆریات بێ ئەوە ڕەفسکە من باوەڕ ناکەم حکوومەت هەرێمی کوردستان لەم مؤسسەتەی کە ئێستا هەیە لە کابینەی شەشەمە بەتایبەتی لە خودی سەرۆکی حکوومەت یعنی ئەمە یعنی چۆنەڵێ هەراسانی کە ناشرینی کە یاخود بەسەنە بۆن منە پێی سەغڵەت بێ لەوەی نووسەرێکی وەکو کاکسۆران و دەیانی وەکو کاکسۆران ڕخنەی بەننا بگرن زۆر ئاساییە ئەمە نیشانەی گەشتی ئازادی یەک ڕخنە کە لە بەشێکی زۆر لە چالەشە مەدەنیەکانی هەرێمی کوردستانە ژیری هەر لە خۆپیشاندانەکانی سەرای سلێمانی و شارەکانی تری کوردستانەوە تاوەکو گاتە سەر ئەو میدیا ئەهلیانی لە هەرێمی کوردستانە ڕێکخراوەکان ئەوەیە کە وروژاندنێکی ناپێویست هەیە تحریزکردنێکی بەردەوام هەیە نەک جوڵاندنێکی عەقلانیانە و عاتفیانە بۆ ڕخنەگەتن وە باجی ئەم تحریزەی خەڵکیش بنەتیجە خەڵکی هەژار و خەڵکی مەدەنی کوردستان ئەیدا لەو چارچێوێشە ئەو قسەی کاک ئەسعەد کە بەتۆڵە ئاڕاستی خۆپیشاندانەکانە گۆڕین ئەمە تحریزەکە بۆ بەپاکردی تونند و تیژی من توا ئەگەر ئیجازەم بدەیت ئەوەی کە وت سەفیرێکی بریتانیا وتوێتی عێراق نمونەیەکی دیموکراسی بەرزە لە ناوچەکە بەڵام پێم وایە زوڵمەکە لەوەی کە لە هاتنی ئەمریکا تا ئێستا 12,000 مەدەنی لە عێراقا کوژراوە ئەوە نقطەیەک حەزم کرد کاکسۆرانەوە جیاوازە ئەو مۆزوعەیە جیاوازە ئەوە زوڵمە لەو وەزعی لە بەڵام تۆ سڕێەوە لە عێراقدا سێ چوار هەڵبژاردن کراوە سێ چوار کابینەی جیاجیا دروست کراوە هەنگاوی باش پەرلەمانی عێراقدا اینجا بۆ معلوماتی جەنابیشتان پەرلەمانی عێراق لەم منطقەیە زیندووترین پەرلەمانە سەر ڕای هەموو کەموکوڕەکان زۆر باش اینجا ئەوە بۆ ئێمە کە ئەڵێ سەفیری بەریتانیا ئەم قسەی کردووە ئەوە لە گیرفانی خۆی دەری نێناوە بە نەتیجە ئەوەی بتووە بەرحاڵ عێراق ئینشەڵا باشترە بێت لەوەی کە ئومێد دەکەین مەسئلەی ئەوەی کە کاگەسعەدیش باسی کرد گوایە من ئەڵێم ئەتوانین ئاراستەی خۆپیشاندانەکان بگۆڕین فرسەتێکی باشە بۆی من قسەیەک لەسەرەوە ئەمە لە گەلی کوردستان بەردەوام لێدرا و لە تەحریزی یەکەم دابەزاندنی ئەو لەقتەی قسەی من ئەو شەوە ئاسایش هەڵی کوتایە سەرماڵم بۆ دەستگیرکردنم و دوو جاراتونەتە سەرماڵەکەم من ماوەی مانگێک اختیفا بووم لەسەرەوەی کە ئەو کەناڵە تەحریزی ئەوەی کردو گوایە من هانی خەڵکم داوە بۆ توندوتیژی من لێرەوە مەوێ ئەوە ڕاستکەمەوە ئەو کەلیمەیە یەک ڕستە نییە ئەوە 8 دقیقەیە ئەو ئێوارەیە کە ئاقاری خۆپیشاندانەکان لەسەراوە بە دەستێکی تێکدەرانە ئەویسترێ بەرەو بەردباران ببرێ ئێمە لەگەڵ کاک فاروق دکتۆر فاروق و ناسک خان و چەند برادەرێکی تر لە ئەنجومەنەکە ترسی ئەوەمان بوو کە خەڵک ئیتر بێزار بووە لە بێدەنگی دەسەڵات لە بێوەڵامی دەسەڵات ئەیانویست کۆمەڵێک گەنجن حەماسەتیان هەیە و نیگەرانن لەم دەسەڵاتە ئەیانویست کە لەو ئاقارە لای بەرن ئێمە لەگەڵ ناسک خان و کاک فاروق ڕەفیق بڕیارماندا لەگەڵ هەندێک لە برادەرانی تر ڕاپرسیە بکەین مافی خۆمانەوەکو چۆن زانکۆ ڕاپرسی کرد چالەکیەکانی کرد بە شێوازێکی تر وتمان ئێمەش بۆ ئەوەی خەڵک لەم مەلەلە ڕزگارکەین لە تووڕەبوون لە دەسەڵات ڕزگارکەین ڕاپرسیەکەکەین بۆی خەڵک ڕێگەچارەی ئەم چەق بەستوی وەڵام نەدانەوەی دەسەڵات و وەستانی خەڵکی بەردەوام گەشت بۆ نزیک بوو بۆ لە دوومان بە ڕاپرسیە گینیکەین ئێمە من ئەو قسەیە باجم دا بەوەی کە خەڵک ڕابگرین
کە ئێمە بەرنامەی تازەمان هەیە بۆ خۆ پیشاندانەکان بۆی لێرە بمێنینەوە یا چالاکی تر ئەنجام بدەین قسەکانم هەش دقەیە لە محکەمە مەسئولم لەسەری بۆیە وروژاندنەکان بەعکسەوە ئاخر تۆ گەلی من لەوێ وتومە و هەش دقەیە تۆ بێ کۆپلەیەکی بەری وەیلون لیلموسەڵینم لێەکەی بەرحاڵ وروژاندنی ئەو چالاکیە مەدەنیانەی کە باس دەکرێت وروژاندنێکی ناپێویست هەیە بۆیە باجەکەی خەڵکی قوربانی خەڵکی ترە من ئەمە حەزەکەم بەوازەحی قسەی لەسەرکەین باز ئەکرێت کە فعلەن ئەو خۆپیشاندانەی لەبەر دەرکی سەرا کرا دوای ئاقارەکەی گۆڕا ئەو کارە ساتەی لێکەوتەوە هەتا ئێستا لەو لیژنەیەشی کە بەدەیان ملاحەزە هەمان بوو لەسەری دروستی کرد سەرۆکی هەرێم و حکوومەت و هاتن هینی وەقعینەکە بکەن حقیقەتی ڕووداوەکە چۆن بووە لەوێش باسەکە کە خەڵکێک هەیە ئاقاری خۆپیشاندانەکەی گۆڕیوە کاکەم خەڵکە کێ بۆ ناوی نانێن بۆ نایبنە بەردەم دادگا و من حەزەکەم لێرەوە بیڵم هەرچی چالاکوانی مەدەنی هەرچی نووسەر و ڕۆژنامە نووس لە خۆپیشاندانەکان بەشداری کردووە تەحەدا ئەەکەم ئێمەین ڕێمان لە وروژان و تاحیزینا زۆر سپاس کاک سۆران کاتی بەرنامەکەمان تەواو ئەگەر دو قسەی خۆت بکەی بە کورتی دو قسەی من ئەوەیە هیوادارم دەسەڵات ئیتر گوێ بگرێت چونکە ئازادی تەنیا ئەوە نییە گوێ نەگرێ و ئێمە قسە بکەین پێویستە بە قسەمان بکە ئەگەر نا دەسەڵات زەرەرەکە من نایکرد لە کوردستانە ئومێدێک هەیە بۆ چاکسازی مادام ئەو ئومێدە هەیە دەبێ بە ئۆپۆسیۆن و بە حیزبی دەسەڵاتەوە پشتیوانی لێ بکە ڕاستە نەعەدالەتی هەیە لە نێو دام و دەستگاکانی ئێمە بەڵام بە هەمومانەوە دەبێ ئەو نەعەدالەتیە بن بڕکەین بەڵە زۆر سپاس بینرانی بەڕێز ئەوەی گوێتانە بگفتووە کە دەبوو سەبارەت بە ئازادی مەدەنیەکان لە هەرێمی کوردستاندا بە میوانداری هەردێک لە بەڕێزان سۆران عومەر ڕۆژنامەنووس و ئەسعەد جەباری نووسەر بینرانی بەڕێزی بەرنامەکەمان ئەتوانن لە ڕێگەی ئیمەیلی تەباداشنە@nrtw.com سەرنج و پێشنیارەکانیان بگەێنە بەرنامەکەمان تا بەرنامەیەکی تر بە کامەرانیتان سپێرم و کاتێکی خۆش بۆ هەموو لایەک دەست خۆش کەک سۆران